لأنه قطعه كيف لنا بصراحة دەنگ هاتەوە ئۆکەی لەو چون دیژانە وەکو هاوسەرگیری بەزۆر بە شوگانی منداڵ پێشەوەی تەمەنی 12 ساڵی تەواوکە تەنانەت پێشەوەی بگاتە تەمەنی 11 ساڵیش کە پێی ناوترێ نەوجەوانی هێشتا هەر مناڵە بڕیار لەسەر پێشکەیە بڕیاری لەبارەی درراوە من زۆر بیرەوەریم لەوانە لە لادێەوە بە چاوی خۆم بینیم و بیستومە لەگەڵیاندا ژیاوم تا تەمەنی 25 ساڵی هەر لە لادێ ژیاوم هەروەها ناچارکردنی منداڵ بۆ کارکردن بۆ سوالکردن بەداخەوە ئێستا کۆمپانیایەک ئەو سوالانە بەڕێوە دەدا با نەچینە سەر ئەو باسانە هەروەها ناچارکردنی منداڵ کە لە خوێندن واز بێنێت هەروەها بە شاراوەی هەیە